ئێمە ئەمڕۆ سەرایەکمان تۆمار کردووە لەسەر ئەنجومەنی وەزیران و بەتاحتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی و ئابووری و وەزیری پێشمەرگە. ئێمە کەموکڕی زۆر هەیە، مافی پێشمەرگەی دێرین زۆر پێشەر کراوە، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە شی یاساییە لەسەر چەمبەرگە و مادەیەکی یاسای ژمارە 38 خانشینی پێشمەرگەیە ساڵی 2007 دەرچووە. یەکەم ئەو یاسایە ساڵی 2007 دەرچووە، دوای ئەوە جەنابی سەرۆکی هەرێم ئەو کاتە کاک مەسعود بەرزانی بووە، واژۆی کردووە لە خوار و نووسراوە ئەم یاسایە لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێکرێ، بەڵام بەداخەوە دوای 4 ساڵ دوای هەوڵ و هیمەتێکی زۆری ئێمە دوای پشارێک لە ساڵی 2011 جێبەجێکرا، لە کاتێکە 4 ساڵیانی مافی پێشمەرگەی دێرین پێشەر کراوە، لە ساڵ 2011 جێبەجێکراوە. دوو لە بڕگەی مادەی دا بڕگەی دوو نووسراوە، مادەی پێم وایە مادەی دایم بڕگەی دوو بەڵێ وابوو، نووسراوە خەباتی پێشبەرگانە سەردەمی شاخ بە دوو چەندانە حسابەکرێواتە ساڵێ بە 2 ساڵ، بەڵام بەداخەوە ئێستا ئەو خزمەتە وەکو جاش و جەیشی شعبی و سەربازی جەیشی عراقی کە سەردەمی ئەنفالەکان و پێش ئەنفالەکان شەڕی ئێمەی کردەوە کوردستانی وێران کردووە، ساڵێ بە ساڵی حسابەکرێ. ئەنواع جاش بلیوە خانشین کراون، خانوویان بۆ کراوە، ئیمتیازیان هەیە، حیماییان هەیە، بەڵام پێشمەرگەی دێرین پێشی ڕەوان نەبین، شاریان بۆ دروست کرد و شارۆچکان دروست کردەوە بۆ کۆمەڵی مستشار کە لە قانون داوا کراون بەشداران کردن ئەنفالەکە، بەڵام خانوویان بۆ کردوون، دێیان بۆ کردوون، بەڵام ئێستا بۆ پێشمەرگەی دێرین پێمان ڕەوان نابین. زۆر شی ترمانێک کەسکاڵای لەسەر بکەین، ئێمە تا ئێستا نەمانویستوە ئەو حکوومەتە بە هەموو کەموکڕیەکانەوە حکوومەتی خۆمانە، خوێنی شەهیدەکان ڕەنجوماندی بوونی ئێمە بەرهەمان هێنا هاتووەتە ئەم کایەیە، بەڵام چیتر ناکرێ بەو شێوەیە بەسن و بەکەفی خۆیان یاری بە مخدراتی خەبات و تێکۆشان و ڕابردوومان بکە. خۆ ئەوانە کە ئێستا لە حکوومەتن باپیریان تێکۆشەر بووە، مەفروض بە خزمەتی ئێمە بکەن چونکە ڕێبازی ئەوانمان بەرنەداوە، بەڵام بەعکسەوە ئەوان خزمەتی ئێمە نەکرد لەسەر ڕێباز بەردەوامین، بەڵام ئێستا چون خزمەتی ئەوانەکەن کە دژی ڕێبازەکانیان بوون.